سۆزان نمونەی خانمێکی هەڵەبجەیە و بە پشتبەستن بە توانا و ماندووبوونەکانی خۆی وە خۆی دەڵێ سەرەڕای ئەو ئاستەنگانەی کە هاتوونەتە بەردەمی توانیوێتی بژێوی ژیانی خۆی دابین بکات. ئێستا لە دوکانەکەیدا بە چەندین شێوازی جیاواز درومان دەکات. ماوەی چەند ساڵە کار دەکەم لە شاری هەولێر لە 2005ەوە دەستم کردو بە کاری دوورمانی. کاتە تەمەنم 15 ساڵ بوو، خولیای دوورمانی بوو، حەزیم دوورمانی بوو لە شاری قەڵا دەستم کرد بەم پورە. خۆشحاڵیەوە سەرکەوتنێکی گەورەم بەدەست هێنا. لە سەردای کارکردنما لە شاری قەڵا بوو چەندین ناڕەحەتی و ئاساتە بەڕێگام، بەڵام پشت بەخوا لەخوا بەزیابێ ئەو ئاست و ناڕەحەتیانم هەموو تێپەڕاند. تا ئێستا چەندین ئافرەتم لە شاری هەڵەبجە فێری ئەم کارم کردووە، خولەکانیشم بێ بەرامبەر بووە. سۆزان بە بەردەوامی خول بۆ خانمانی دیکەش دەکاتەوە و تا فێری درومانیان بکات و ببنە خاوەنکارێک بۆ ئەوەی ژیانی ڕۆژانەی خۆیان دابین بکەن. خولەکانیشی بەبێ بەرامبەر دەکاتەوە. من ماوەی نزیکەی 22 ساڵ 25 ساڵە بێت، ئەلەو مابەینا یعنی چەند خول و دوورمانیم کردووەتەوە. ئەم خول و دوورمانانە کە کردومەتەوە لە نزیکەی 2 مانگ 3 مانگ جارێک 50 ئافرەتم فێری کاری دوورمانی و خەیاتی و چنین کردووە. خۆشبەختانە ئەو ئافرەتانم کە فێریم کارە کردووە هەمویان ئافرەتی ماڵەوە بوون، یان ئەوانە بوون کە گەورە کچ بوون، حەزیان لە کاری دەستیان خۆ تەنانەت ئەم دەورەی ئاخیرش کە کردمەوە هەمویان ئافرەتی تەلەبەی جامیعە بوون و تەلەبەی سانەی بوون، حەزیان لە ئید دەشەکانی خۆیان بوو. دوای دروستکردنی بەرهەمەکانی، سۆزان بەرهەمەکان ئامادە دەکات بۆ فستیڤاڵ و ئەو پێشنگایانەی کە بە بەردەوامی دەکرێنەوە دەیانبات و لەوێ دەیان خاتە ڕوو دەشیان فرۆشێت. من لە هەموو فستیڤاڵەکانە بەشداریم کردووە، لە شاری هەڵەبجە هەموو فستیڤاڵێک بەشداریم کردووە. بە جلی کوردیەوە جلە کوردیەکانی خۆمان وەکو بۆ نمونە کڵاوزەڕە و کۆڵوانە و چارەک و مێخەک و ئەو شتانە بەشداریم کردووە. قوڵبوونەوە لە کارەکەیدا وای کردووە نەک هەر جلوبەرگی کوردی بەڵکو جلوبەرگی هاوسەرگیری و بۆنە تایبەتەکانی هاوسەرگیریش ئامادە دەکات. خەنەبەندان ئەم بریتێ ڕۆژشەوانەی کە هاوڕەکان بە یەکەوە کۆبوونەتەوە کۆتاشە بووە لەگەڵ هاوڕێکی خۆیانە، ئەو شەوەیان بە ڕۆژێکی شەوێکی پیرۆز و خۆش داناوە، مێخەک و مۆم و شتیان هێناوە بە یەکەوە، جلی سوور و تارای سوور و کۆڵوانی کراسی سووریان لەبەر کردووە بە ڕۆژێکی خۆشی و ئەو شەوەیان خەنەیان کردوتە دەستی بووکەکە بەسەر دەمی قەدیمی ئەو ساشکە ئەڵێن خەنەبەندان شتێکی پیرۆزە و خەنە خێر و بەرەکەتە. لە هەرێمی کوردستان بەگشتی و لە پارێزگای هەڵەبجە بە تایبەتی خانمان لە پاڵ ئەرکەکانی ماڵدا سەرقاڵی کارکردنی خۆیان و بەشێکی زۆر لە خانمان بە پشتبەستن بە ماندووبوونەکانی خۆیان داهاتی ژیانی ڕۆژانەی خۆیان دابین دەکەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.